تێکساس وەک هەر ناوچەیەکی تر خاوەن هەندێک بۆنە و فیستیڤاڵی تایبەت بەخۆیەتی. ئەم فیستیڤاڵەش یەکێکە لە دیارترینیان کە لە ساڵی 1886 زاینی بۆ یەکەم جار نمایش کراوە. ئەم فیستیڤاڵە تا ئێستا بەردەوام و هەموو ساڵێک نمایش دەکرێت. لەم فستیڤاڵەدا کاتێکی خۆش بەسەرەبین. زۆر حەزم لە ڕۆژانی یەکشەمەیە. بەیانەکەی چوون بۆ کەنیسە و ئێستاش هاتوون بۆ ئێرە. ساڵانە ڕێژی گەشتیاران و بەشداربووانی ئەم فستیڤاڵە گەیشتوتە 2,618,500 کەس هەموو ڕۆژێ ئاوەڵای و بە تەواوی خزمەتگوزاریەکانیەوە بۆ ماوەی مانگێک. بە بەشداری زۆرێک لە کۆمپانیا و کەرتەکانی تایبەت کە وەک سەرچاوەیەکی بە بازاڕیکردنی کەلوپەلەکانیان بەکاری دێن و ئەمەش دەبێتە پاڵپشتێکی باش بۆ هەلیکار و لە هەمان کاتا داهاتێکی باش بۆ ناوچەکە. ئەمە یەکێکە لە فستیڤاڵەکانی ئەم وەرزە. لێرە چەندین چالاکی جۆرا و جۆر ئەنجام ئەدرێ. نمایشی خواردن و مۆزیکی تێدایە. بە بۆنەی ئەم فستیڤاڵە و خواردنێکی زۆر خۆش ئەخۆم. لێرە پێشبڕکێی خواردن ئەنجام ئەدرێت و خۆشترین خواردنی ساڵیش هەڵئەبژێرێت. هەموو ساڵێک دین بۆ ئێرە بەگشتی دین خواردن ئەخۆین. لێرە پێشبڕکێ لەسەر باشترین و خۆشترین خواردنەکەین. سەردانکەران و گەشتیاران بەدەر لە پیاسە و گەڕان و سەماکردن هەندێکیان بەتایبەت بۆ خواردنی خۆراکە بەناوبانگەکانی ئەم فستیڤاڵە ڕوودەکەنە ئێرە. لەوانەش خواردنی گەنمەشامی کوڵاو و ڕانیقەل و سۆسجی گەرم. بەدەر لە نمایشکردنی کەلوپەلی بازرگانی، نمایشکردنی گیانداران و پەلەوەران و پێشبڕکێی ئەسپ سواری و یاری جۆرا و جۆر و پێشبڕکێی مناڵان بەشێکی تری فستیڤاڵەکە پێک دێنێت. لێرە کاتێکی خۆش بەسەر ئەبین. ئەم چالاکیانە شتێکی زۆر تایبەتە. لێرە خواردن ئەخۆین و سەما ئەکەین. ستیت فێر ئۆف تەکساس ئەمە یەکێکە لەو فستیڤاڵانەی کە هەموو ساڵێک لە تەکساس دەکرێت و بۆتە هۆی ئەوەی گەشتیارێکی زۆر ڕووبکەن لە تەکساس. ئەم فستیڤاڵە بەدەر لەوەی کاتێکی خۆشە بۆ هاوڵاتیان، لەگەڵ ئەوەشە نمایشکردنی بەشێکی باشی کولتور و کڵچەرە جیاجیەکانە. ماردین ئەحمەد، NMRT، تەکساس، دالاس.